تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا و لە ئاڵوگۆڕی شەو و ڕۆژدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانی ژیر و هۆشمەند. گەورەترین کەم و کوڕی ئێمە تێڕامانێکی فراوان و گشتگیری لەم جۆرەیە. بەڵێ، بیرکردنەوەیەک کە ئیمان تازە بکاتەوە و هەمیشە بە زیندویی بمانهێڵێتەوە. هەروەک چۆن ئەگەر دڵۆپێکی ئاوی سارد بە جەستەیەکی ڕانەهاتوو بدرێت تووشی شۆک دەبێت. بە هەمان جۆر پێویستە شتانێک بدۆزینەوە کە کاریگەری شۆچیان لەسەر ئیمان هەبێت و بیان کەن بە چاویلکە و دووربینی تێڕامان و بەهۆیانەوە مشاهدەی کارسازی ڕاستەقینە و خاوەن مڵکی ڕاستەقینەی شتان و جیلوەی ناو و سیفەتە پیرۆزەکانی بکەین. هاوڕێ لەگەڵ ئەو نورەدا کە پرۆسەیەکی لەم جۆرە لە ویژدانماندا بەرهەم دەهێنێت و پاشان بەمانەوەمان لە بازنەی ڕەزامەندی خوادا هەوڵ دەدەین ڕۆژەکانی تەمەنمان بەم ئاراستەیەدا بەسەربەرین. ئەوەندە هەیە تێگەیشتن لە ئاسمانەکان و زەوی و ئەو ڕۆح و مانە و ناوەڕۆک و ڕەنگ و شێوە و نەشوە و نەغمەیەی کە دەوران دەوری هەموو شتێکی نێوانیانی داوە بۆ هەموو کەسێک مەیسەر نابێت. پەیبردن بەم هاو ئاهەنگیە فراوان و ڕەنجین و زەنجینە و لێکدانەوەی بە شێوەیەکی دروست پێویستی بە عەقڵێکی ڕۆشنبیری ئەوەل و ئەلئەلبابی وەها هەیە کە لەسەر هەڵە و خراپە قورمیژ نەبوو بێت و با هەستپەرستی و نەفسانیەت هاوسەنجی تێک نەچوو بێت. ئەوەل و ئەلئەلبابێک بەشی لۆجیک و داوەری ژیری و شیکردنەوە و پێکێنانێک بکات کە پێویستن بۆ پەیبردن بە قودرەتێکی کامڵی وەها کە لە ڕوانگەی پرەنسیپی هۆکار و دەرەنجامەکانەوە بتوانێت ببێت بە هۆکارێکی کامڵ و تەواو بۆ ئاسمانەکان و زەوی و ئەو بەدیهاتوانەی ناویان کە پێویستیان بە ئیرادە و هەڵبژاردن و ئاراستەکردنی تایبەتی هەیە. هەموو ڕۆح و عەقڵێک بە شێوەیەکی فیتری وەها بەدیهێنراوە کە پێی بەمە ببات، بەڵام کیبر و خۆنەناسین و گۆشەنیگای هەڵە و شتانی هاوشێوەیان ڕێگرن لە دەرکەوتنی ڕوون و ئاشکرای ئامانج و مەبەستەکە. ئەگەر مرۆڤ زانا و بلیمەتیش بێت هەتا لەمانە ڕزگاری نەبێت لە بڕیارە هەڵە و چەوتەکان دەربازی نابێت. وليست التوبة للذين يعملون السيئات حتى إذا حضر أحدهم الموت قال إني تبت الآن ولا الذين يموتون وهم كفار أولئك أعتدنا لهم عذابا أليما. تەوبە و پەشیمانی بۆ ئەو کەسانە نییە کە بەردەوامن لەسەر گوناه و تاوان تا ئەو کاتەی مردن یەخەی بە یەکێکیان گرت ئەوسا بڵێت ئەوە ئیتر من بەڕاستی لە ئێستاوە تەوبەم کرد. تەوبە لەوانەش وەرناگیرێت کە بە کافری دەمرن، بۆ ئەوانە سزایەکی زۆر بەژانمان ئامادە کردووە. دوایین ساتی ژیانی مرۆڤ کە تێیدا ئیمانهێنان قبوڵ ناکرێت حاڵەتی نائومێدی پێدەوترێت. ئەوەندە هەیە سەرەتای ئەم ماوەیە پێویستە بە باشی دیاری بکرێت. ئەم ساتە بریتیە لەو کاتەی کە چیدی گەڕانەوە بۆ ژیانی دنیا و بەسەربردنی ژیانێکی ئاگامەندانە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر کورتیش بێت شتێکی ئەستەمە. بە گوێرەی بۆچوونێکی دیکە ئەمە ئەو ساتەیە کە هەم لەلایەن کەسەکە و هەم لەلایەن چواردەورەکەیەوە دەزانرێت و دەناسرێتەوە. بەڵێ، ئەگەر مرۆڤ لە کاتێکدا کە ئاگا و شعوری لای خۆیەتی ئیدی ساتەکە چەند کورتیش بێت ئیمان بهێنێت بە ئیماندار ئەژمار دەکرێت. ئەوە تا پێغەمبەرمان لەم کاتەدا داوای ئیمانهێنان لە ئەبوو تاڵیبی مامی دەکات، چونکە ئەبوو تاڵیب دوای ئەم دواییە و لەژێر کاریگەری فشارە زانراوەکان داوتی على ملة عبد المطلب. لێرەدا دەکرێت ئاماژە بە سەرەمەرجی منداڵێکی یەهودیش بکەین کە هاوشێوەی ئەم ڕووداوەی پێشووە. پێغەمبەری خوا دەچێت بۆ سەردانی منداڵێکی لەم جۆرە کە لە سەرەمەرگدایە و تەڵقینی دەکات بە وتنی لا ئیلاهە ئیلا الله،
منداڵەکەش تەماشای چاوانی باوکی دەکات و هەرکە ئاماژەی ڕازیبوونی لە باوکیەوە پێگەیشت خێرا شایەتمانی هێنا، کەواتە هەتا شعور بە تەواوەتی لە دەست دەرنەچێت دەرگاکانی ئاسمان بەڕووی ئیماندا کراون. بەڵێ، حاڵەتی نائومێدی واتە حاڵەتی چیتر قبول نەکرانی ئیمان. ئەگەر کاتێکی زۆر کورت و ڕاگوزەریش بێت لەو ساتەوە دەست پێ دەکات کە چیدی گریمانی ژیانێکی ئاگامەندانە لە گۆڕێدا نەماوە، بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێت نیەت و بیر و قەناعەتی ناو ئەو ساتە کورتە وەکو تۆوێک مامەڵەی لەگەڵ دەکرێت و دواتر لە ژیانی بەرزەخ و حەشردا ئەو تۆوە نەشونما دەکات و لە شێوەی چەپچی پاداشتەکاندا ڕووبەڕووی مرۆڤ دەبێتەوە. کەواتە پێشچوونە ناو حاڵەتی نائومێدی دابڕانی یەکجارەکی لە ژیانی ئاگامەندانە واسێنان لە کوفر و ڕووکردنە ئیمان هەمیشە قبول کراوە، بەڵام ئەگەر حاڵەتەکە بە پێچەوانەوە بێت حکومەکەش جیاواز دەبێت. واتە گەرچاوەکان بەڕووی دنیادا داخرابن و ڕویان لە قیامەت کردبێت، مانای وایە دەرفەتەکە لە دەست دەرچووە، چونکە لە دوای ئیمان هێنان هەلی ئەنجامدانی کردەوە ئەگەر بە تاکە وشەیەکی پاچیش بێت نەماوە. سەبارەت بە کەسانێکیش کە لە دوای ئیمان هێنان هەمیشە ئاسۆی خۆیان بە فیسق و خراپە تاریک کردووە بە گوێرەی ناوەڕۆکی ئەم دەستورە قورئانیە: قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. هەمیشە ئومێدی مامەڵە و چاودێری تایبەتی لە ڕەحمەتی خوایی دەکرێت.